I went out in Silicon Valley. There's a battery that's about that wide and about that thick. If you have solar power. سەرۆکی ئەمریکا پێشبینی کرد نرخی سوتەمەنی لە ساڵی داهاتوودا داببەزێت و وتیشی ئەوەش دەکەوێتە سەر ئەو ڕێوشوێنانەی سعودیە لەو بارەیەوە دەیانگرێتە بەر. جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرپرسیارەتی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە ماوەکانی ڕابردوودا خستە ئەستۆی سعودیە و وتیشی ئەگەر ئەو وڵاتە ڕێوشوێنی نوێ بە ئاراستەی زیادکردنی بەرهەمەکە بگرێتە بەر سەرەتای ساڵی داهاتوو نرخەکە دادەبەزێتەوە. لە لێدوانێکیدا بۆ تۆڕی هەواڵی CNN سەرۆکی ئەمریکا پێشبینی کرد ساڵی داهاتوو نرخی سوتەمەنی دابەزین بەخۆ ببینێت و وتیشی هەر دابەزینیەک نرخی سوتەمەنی لەسەر چەند هۆکارێک بەندە یەکێکان ئەو ڕێوشوێنانەیە کە سعودیە لەو ڕۆ دەیانگرێتە بەر. بەرزبوونەوەی زیاتری نرخینەوە دوای ئەوە دێت کە سەرەتای ئەم مانگە ئۆپیک پڵەس بە سەرۆکایەتی سعودیە و رووسیا بڕیاریاندا ئاستی بەرهەمهێنان وەک ئەوەی پێشتر لەسەری ڕێککەوتبوون بیاڵنەوە. هەر لەو میانەیەدا لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری دارایی سعودیا بە پێچەوانەوە هۆشداری دابوو لە دابەزینی نرخی نەوت و ڕایگەیاند بوو. دابەزینی نرخی نەوت بە شێوەی بەرچاوە بەرهێنان ئیفلیس دەکات و دەبێتە هۆی قەیرانێکی مەترسیدار لە بواری وزەدا. لە دیمانەیەکیدا لەگەڵ کەناڵی CNBC ئەمریکی کە بەشێک لە قسەکانی ڕۆژی چوارشەممەی ڕابردوو بڵاو کرایەوە وەزیری دارایی سعودیا ئاماژە بەوە دەکات ئەوان وەکو حکوومەتی سعودیە نایەنەوێت بەو شێوەیە نرخی نەوت بەرز بێتەوە لەبەرەوەی ئابووری گیان بەرەو گرفت و ئیفلیجی دەبات. هەروەها وتیشی دەمانەوێت بە شێوەی گشتی نرخی نوێی نەوت بۆ بەرهەمهێنەران و کۆمپانیەکانی بەرهەمهێنان گونجاو بێت کاریگەری خراپی لەسەر گیان بە تایبەتی لە سەردەمی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنادا نەبێت. پێشتریش لە کۆڕبەندێکی تایبەت بە وزە لە هەندستان عەبدولعەزیز بن سەلمان وەزیری وزەی سعودیە داواکاری بەشێک لە وڵاتانی با کاربەری نەوتی بۆ زیادکردنی بەرهەم لەلایەن وڵاتانی بەرهەمێنەوە بە مەبەستی سنووردانان بۆ نرخ ڕەت کردەوە وتیشی ئێمە پێمان وانییە خستنە ڕووی بەرهەم هیچ کەم و کوڕیەکی تێدا بێت. بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهاندا ترسی دروست کردووە بە تایبەت کە دەبێتە کێشە بۆ کەرتی وزە لە بەرامبەر کەمبوونەوەی سەرچاوەکانی دیکە لە خەڵوزی بەردین و غاز با تایبەتی لە چین و ئەوروپا و هندستان. با پێی قسەی وەزیری وزەی سعودیە نرخی نەوت پەیوەستە بە سوتەمەنی دیکەی وەک غازی سروشتی و خەڵوز و تەنها لەسەر خۆی نەوەستاوە. هەر لەو میانەیەدا ڕخنەی لە حکوومەت و کۆمپانیەکانی جیهان گرت کە سوتەمەنی کۆگاکراوی خۆیان دەست پێوە نەگرتووە و شکستیان هێناوە لە پێشبینەکانیان لەبارەی ئاسایی بوونەوەی خێرایی دۆخی ئابووری دوای پەتای کۆڕۆنا. جارێکی دیکە نرخی نەوت بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆ بینی لە ئێستادا نرخی برێن بۆ سەر و $85 و خاوی ئەمریکیش بۆ نزیکەی $84 بەرز بۆتەوە.